سڵاوت لێبێت تەندروستی باشە زۆر سپاس دەکەم کاک ڕیڤانوەرە لەگەڵم هەندێک زانیاری زیاترم بدێ لەسەر ئەو شتە کۆنانە ئەو شتە کۆنانە با بڵێن ئەنکاوەیە قەدیمەکانی ئەنکاوە ئەوجا هەر شتێک لە ماڵێ هەبوو قەدیم مابوو هینایە ئێرە وەکیشکرایە لە بۆ ئەو مۆزەخانە کە کرایە بۆ مۆزەخانەی شتێکی کەلتوری تراسی قدیمی کللتوری ئەنکاوە نیشان دەداتە زۆر باشە بزانانی مەسەن ئەوانە چیەوە چەوانە ئەوانە لەدەکانی ئیدەرکەکانی دێرکەی قەدیمە چەند سەیرەت خوا چەند بە جوانی قسکرایە ئەوە با بڵێن بسماری قەدیمەکان بسماری قەدیم و ئەدی ئەوە چەند جوانە قفلی دێرکەیە ئێستاەوە قفلی دەرکەی ئەو کەنیسەی مارگۆلیسا کەی قەدیمی ئیوی ئەوە قفلەکەیتی دەی زۆر باشە شتێکی زۆر جوانە ئەوە ئەو شتانە هەموو مایتەوە ئەوەش وا بزانم زنجیری ئاردی ئارد شێڵانیە واتە ئەوەش مێژوەکەی زۆر کۆنەوە بخۆی ئەوانە ئێرە با بڵێن گوندەکی کوشتیکاڵی بوو بەڵێ بەڵێ ئەوجا ئەوە بەکارە دەهێنا لە بۆ ئیشی خۆیان وەختی خۆ لە بۆ کوشتتوکاڵی لە بۆ کوشتتوکاڵ و ئاژەڵداری و ئەوانش لە بۆ مێوکردنەوە مەسەن داری مێویان هەبوو هەنجیم بوو ینی شتیان لەنا ئۆفسە لە جوانانە کردی بازانین چی دیکە هەیە ئەجا پێم خۆشە شتێکی دیکەم لەوە باس بکەین هەرچەندە بە خۆم چوم تەمەشایەکەم کرد بەڵام ئەتوو زیاتر زانیاریمان بدێ لەسەری ئەو هەموو جلە کوردیە ئەوانە هەر جێیەکی با بڵێن هەر ناوچەیەکیان هەند گوندەکە زلکی کەلتوری خۆی هەیە بەس تایبەتە بەی خۆی ئەوجا هەریەکی ئێستا ئەو مەسەلا لە بۆ نمونەکی ئەوە ئی ئەرمۆتەیە هەرمۆتە بەێ هەرمۆتەی کۆیە هەرمۆتەی کۆیە باش بەس تەمەشاکان چەند جوانە واتە دەبی ئەو ستایلە هی کۆیان بی لە قەدیم کۆیان قەدیمەکە ستایلی کە ئێستا بەڕاستی زۆر بووچەوە باو خەڵک لەبەری دەکا ئەو ستایلە لە کۆنداهی هەرمۆتەی کۆیە بووە ئێستاگەر بێنە ئێرە ئەوە ئی ئەرادینیە لای دهۆچیە ئەرادینیە لای هەر لە دیزاینی با بڵێن شێوەی زلەکەش زۆر سەیرانی وەکو حەزیە وایە و قایش و جوانکاری کوردەواریان لەسەر بەکارهێنەیە ئێستاگەر تەماشاوەکەیەوە کە دەزانی لای مووسڵیە لە بەچی بە شێوەی عەرەبی دەرەچی ئەوە ئی بەتنایە بەتنا بەڕاستی زۆر جیاوازە بەرتڵەیە عینەن هەر تابعی با بڵێن مووسڵیان نینەوەیە ئەوەش زۆر جوانە ئەوە ئی ئاشوورەکانی قەدیم ئەوە با بڵێن تایبەتە ئەی خۆی ئەوە پێ دەڵێن خۆماڵە واتەوە خۆماڵیە خۆرماڵە خۆماڵە ئەوە با بڵێن یعنی جلکی بەرچی ئی ئاشوورەکانی قەدیمەوە تایبەتە بە ئاشووریە کۆنەکان هەر دیزاینەکە فەرقە لەگەر جودایە لەگەر بەڵێ زۆر ڕاستە بەڕاستی قماشەکەش گەلێک جوانە زۆر دیزاینەکە و شێوەی هەر بەجددی فەرق دەکەرەکەەوەی ئێستاگەر بێ ئەوە ئی ئەڵقۆشی خۆ دەزانی لای دهۆچێ و لای مووسڵە ئەوە ئی ئەنکاوەیە ئەجا بە شتێکی کە بڵێم ئەو کەوەیە ئەو پولەکەی ئێستا زۆر بوویتەوە مۆدی خەرگ لە بەردەکە ئێستا مۆدێلی قەدیم بەڕاستی ئێستا خەڵک دەزانین زیچی قەدیم چەند ڕێک و پێ چەند جوان بووە بەڕاستی پێویستە کولتور بەپارێزین و دووبارەیان بکەینەوە لەبەریان بکەینەوە نییە ئەوەی ئەنکاوەیە کامیان ئەوە تایبەتە بە ئەوە با پیری منە بەڕاستی ئەی ماشەڵڵا ئەوەش خوشکێتی ڕەخوالیان خۆش بیت ئینشاءڵڵا ئەوە ئی بەغدێدەیە عینەنی حەمدانیە بەغدێدە ینی بە شێوەکەی دیارەکە مەسەنەن لای مووسڵە بە شێوەی عەرەبی بزەبێت بە شێوەیەکی عەرەبی پێوە دیارە نەک کوردی ئەوانە ئیکەرم لێسە بەڕاستی ئەو شتانە گەلێک جوانە بەخۆیان وە کردیە جودا دەکە ینی بزانە گوندەکانیش یەک لە یەک نزیکم با پێ بەس هەریەکی با بڵێن کەلتوری خۆی هەبوو لە بۆ دیزاینکردنی ئێستا بچی هەموو بازاڕکەلەوان نییە شتێکی لەو شێوێت بەدەست بکەویتن و خۆت پێ جوان بکەیت ئەوە مانگێش ئەوەشی مانگێشە کە بەڕاستی کە تەمەشای ئەو جلک و بەرگانە و دێی سەردانی مۆزەخانە دەکەی ئەوجا دەزانی کوردستان و کوردستان چەند دەوڵەمەندە بە کللتورەکەی زۆر سپاس دەکەم سپاس بە زانیاریەکانت زۆر زۆر مەمنون بەخێر بێنەوە زۆر سپاس دەست خۆش